سڵاوتان لێ بێتەوە بکاتان باش. سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لەگەڵ شانێکی باڵا چەند ڕۆژێکە لە واشنگتن لەو چەند ڕۆژەی کە لە واشنگتن بووە کۆمەڵێک دیداری لەگەڵ بەرپرسانی ئەمریکا لەگەڵ وەبەرهێنەران و تەنانەت لە ژووری بازرگانی ئەمریکاش کۆبوونەوەی هەبوو، هەوکات لەگەڵ ژمارێک لە ئەندامی کۆنگرێسی ئەمریکاش کۆبوونەوەیان هەبوو، بەگشتی باسییان لە پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و ئەمریکا کرد. جگە لەوەش چەند ڕێکەوتنامەیەکی بواری وزەش لەگەڵ دوو کۆمپانیای ئەمریکی لە بواری بەرهەمهێنانی گاز واژۆکران. سەبارەت بە سەردانەکە و هەم پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و ئەمریکاش من میوانێکم هەیە بەڕێزکارێک محەممەد ساڵح کە لە کۆڵنڤانە لە پەیمانگەی توێژینەوەی سیاسەتی دەرەوە. کاک محەممەد زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. تۆ بەگشتی ئەگەر سەرەتا بۆ دەست پێ بکەم پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و هەرێمی کوردستان لە چ ئاستێکا بینی ئێستا؟ بێگومان پەیوەندیەکان لە ئاستێکی ڕەنگە باشترن بە گوێرەی ساڵانی پێش ئێستا. هاتنی بڵێن ئەم جۆرە سەردانانەش گرنگی خۆیان هەیە لەوەی کە ئەو پەیوەندیانە تونند و تۆڵتر بکەن، چونکە لە ڕاستیا پەیوەندی دیپلۆماسی و سیاسی بەشێکی زۆری دەوەستێتە سەر یەکتربینین و یەکترناسین و کارکردنی پێکەوەیی ڕوبەڕوو لە نێوان سەرکردە سیاسیەکان. بۆیە ئەم جۆرە سەردانانە لە ڕاستیا واکات کە پەیوەندی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان لەگەڵ ئیدارەی ئەمریکی بەهێزتر بێت. یەکێک لە هۆکارەکانی بەرەو پێشچوونی پەیوەندیەکان لەگەڵ هەر وڵاتی خۆتەزانی بابەتی ئابووری و بازرگانیە. دەبینین کۆمپانیەکانی ئەمریکا هاوشەوەی HKN وێسترن زاگرۆس کە دوو کۆمپانیا ئەمریکین کرێ بەس واژۆەکەن لەگەڵ هەرێمی کوردستانە. ماوەی چەند ساڵێکە ڕاستەوانەوە بەرهێنانیان هەبووە لە کەرتینەوە تا بەڵام دووگرێ بەستی زەبەلاحی گەورەی کە بە بەهای 100 میلیارد دۆلاریان واژۆ کردو لەگەڵ هەرێمی کوردستانە لە بواری پەرەپێدانی گاز لە هەڵبەتە ئێستا ڕویان لە بەرهەمهێنانی غازیش کردووە. ئەمە چەند وا ئەکا پەیوەندیەکانی نێوان ئەمریکا هەم لەگەڵ کۆمپانیاکان مەبەست پەیوەندەکانیان هەرێمی کوردستان هەم لەگەڵ کۆمپانیاکانی ئەمریکا هەم لەگەڵ حکوومەتی ئەمریکاش زیاتر پەرەپێ بدە. بێگومان ڕۆڵێکی پۆزیتیڤە بێ لەو بارەوە بە حکمیەوەی کە و کۆمپانیانەوەکو و جەنابشدا ئاماژەت کرد کۆمپانیای ئەمریکین و بە تایبەت لە سەردەمی ئیدارەی ئێستای ترامپ و ئەو سیاسەتەی کە ئەمریکا فەرست یعنی ئەمریکا پێش هەموو شتێک ئەوە واکات کە ئەو گرنگیدانی کە ئەمریکا ئێستا لە ڕووی پەیوەندی بازرگانی و سەرمایە گوزاری و وەبەرهێنانەتی لە شوێنە جیاجیاکانی جیهاندا هەرێمی کوردستان جێگەیەک و پێگەیەک بۆ خۆی لەو چوارچێوە فراوانە دروست دەکات و لە هەمان کاتیشدا واکات کە ئەوە بێتە پردێکیش بۆ بەهێزترکردنی بڵێن پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و بڵێن فرە ڕەهەندترکردنیان تەنها لە ئاستی سیاسیدا نەبێت بەڵکو ڕەهەندی ئابووری و ڕەهەندی بازرگانیش بەخۆیەوە بگرێت و ئەبێتە هۆی ئەوەش کە لە ڕاستیە پێگەی هەرێمی کوردستان لەسەر نەخشەی وزەی جیهانی بەهێزتر و تۆختر ئەبێت. هەتاوەکو ئێستا زۆربەی ئەو و بەرهێنانی کە لە کەرتی وزە لە هەرێمی کوردستان کرابوو بە شێوەیەکی بەرفراوان تایبەت بوو بە بواری نەوت، بەڵام ئێستا گازیش ئەبێتە یەکێک لەو سەرچاوانەی وزە لە هەرێمی کوردستان کە گرنگی زیاتری پێدرێت. بێگومانەوە لە ڕووی بەهێزترکردن یان زیاترکردنی داهاتی ناوخۆیش ئەکرێ کەڵکی باشی لێوەربگیرێت و لە هەمان کاتیشدا وا ئەکات کە جۆرێک لە جۆرا و جۆرکردنی سەرچاوەکانی وزە فرە جۆرکردنی ئەو بڵێن وەبەرهێنان لە سەرچاوەکانی وزە لە هەرێمی کوردستان باشتر بێت. وە خۆت ئەزانی ینی خواستی ئەمریکا ئەوەیە هەمیشە وزەیەکی زۆر لە بازاڕەکان بێ، نەوتێکی زۆر هەبێ بۆی سەقامگیری بازاڕی نەوت بپارێزێ. بەڵام یەکێک لە داواکاریەکانی ئەمریکا لە هەرێمی کوردستان لە عێراق بەگشتی ئەوەیە کە بۆی پشت بە سەر چاوزەکانی خوان بەستن و چیتریانی بۆ منە ئەو وزەی لە ئێران هاوردە دەکرا پێشتر بەرهەمهێنانی کارەبا ئەو وزەیە هاوردە نەکەن. تۆ پێت وایە ینی ئەو وەبەرهێنانە گەورەیە کە کۆمپانیەکانی ئەمریکا دەیکەن ئەمە خواستی ئەمریکایە وا دەکات حکوومەتی ئەمریکاش زیاتر پشتگیری لە هەرێمی کوردستان بکە وەکو ناوچەیەک بیبێنێت کە هەم بەرژەوەندەکانی ئەمریکاش ئەپارێزی هەم یعنی ئەم بە جۆرێک لە جۆرەکان خواستی ئەمریکا بەدی دێنێت.
بێگومان ئەو سیاسەتی کە ئێستا ئەمریکا لە ناوچەکە بە تایبەت بەرامبەر بە ئێران گرتوویەتە بەروە عێراقیش بەشێکە بە شێوەیەک لە شێوەکان بڵێن لەو چوارچێوەی سیاسەتی کە ئەمریکا بەرامبەر بە ئێران هەیەی وە ئێستا تەرکیزی سیاسەتی ئەمریکی بەرامبەر بە ئێران لەسەر بڵێن پیادەکردن یان ئەنجامدانی زیاترین گوشار خستنە بڵێن خستنی زیاترین گوشار بۆ سەر ئێران پێکاتوە لەو چوارچەوەیشە ئەمریکا ئەوێت کە دەوڵەتی عێراق بە شێوەیەکی گشتی و فراوان بە هەرێمی کوردستانیشەوە سەرچاوەکانی وزەی خۆی زیاتر پەرە پێ بدات بە تایبەت لە بواری گازی سروشتی چونکە عێراق تا ڕادەیەکی زۆر بەرچاو پشت بە ئەو گازە سروشتیە بەستێکە لە ئێرانەوە دێت هەڵبەت لە ماوەی چەند مانگی ڕابردوو هاتنێ و بڕەگازە بۆ عێراق تووشی کێشە بووە چونکە ناو خودی ئێران کێشەی بەرەمهێنانی کارەبایان هەیەوە بەشێکی باش لەو وزەی کە بۆ عێراق دەهات هەر لە ناو خودی ئێران ئێستا گل دەدرێتەوە بڵێن ئەخرێتە خزمەتی پرۆسی بەرەمهێنانی کارەبا لە ناو خودی ئێرانەوە بۆیە ئەم جۆرە گرێبەستانە ئەگەر بە شێوەیەکی ڕێکوپێک بە ئەنجام بگەێنرێت بێگومان قابلیەتی ئەوەی هەیە کەوا بکات هەرێمی کوردستان لە ڕووی وزەوە بەرەبەرە بڵێن سربەخۆیی خۆی هەبێت و ئەو سربەخۆبوونەی هەرێمی کوردستان ئەگەر بێت و پەیوەندیەکان لەگەڵ عێراقا بە شێوەیەکی باش ئیدارە بکرێت لە هەردوو لاوە بێگومان لە هەمان کاتا یارمەتی بڵێن سربەخۆیی وزەی عێراقی شەدا بە شێوەیەکی گشتی و ئەمە شتێکە کە لە چوارچێوەی ئەو سیاسەتەی کە ئیدارەی ئەمریکا چ لە ڕابردووشا لە ڕاستیا لە سەردەمی ئیدارەی بایدنش بە هەمان شێو بووە بەس ئێستا زۆر زیاتر بڵێن تەرکیز لەسەرەوە کرێ ئەمەوە کات کە ئەو پرۆسەی سربەخۆبوونی وزەی هەرێمی کوردستان لە خزمەتی سربەخۆبوونی وزەی عێراقیش بێت و بە جۆرێک لە جۆرەکان یەکێک لە بڵێن ئامرازە گرنگەکانی گوشار و دەستڕۆیشتووی ئێران لە ناو عێراقیش لاواز بکات. لە دوای واژۆکردنی ئەو دووگرێ بەستەی کە کۆمپانیا ئەمریکیەکان لەگەڵ هەرێمی کوردستان کردیان ڕاگەندراوێکی وەزارەتی نەوتی عێراق هەیە کە ئەڵێ ئەمە پێچەوانەی یاساکانی عێراق و پێشەڵی یاساکانی عێراقی کردووە کە نابێ هەرێمی کوردستان گرێ بەست واژۆ بکە وەزارەتی سامانە سروشتەکانیش دڵنیام خۆت بینیتەوەش وەڵامی داوە ئەڵێمە یاساییە و ئەمە گرێبەستی نوێنین بەڵکو گرێبەستەکان پێشتر هەبوون لە کۆمپانیایەک وەرگیراونەتراوەتە کۆمپانیایەکی دیکە پێت وایە ینی خۆش زانی ماوەیەکی زۆرە کێشەی نەوت و غاز لە بین هەرێمی کوردستان و عێراق هەیە پێت وایە ڕۆڵی ئەمریکا چیە بێ بۆ چارەسەرکردنی و کێشەیە لە ڕاستیا ئەوە ڕوون نییە کایە ئیدارەی ئەمریکی ئەوێت دەورێکی هەبێت وەکو لە ڕووی ناوبژێوانی لەو ڕۆ بۆ ئەوەی کە تێگەیشتێکی هاوبەش لە نێوان بەغدا و هەرێمی کوردستان دروست ببێت لە ڕووی وزە و ئابووری و دابەشکردنی داهاتەوە یان نە بەڵام خودی ئەم سەردانە و ئامادەی دەربڕینی ئەو کۆمپانیانە بۆ بەستنی ئەو جۆرە گرێبەستە لەگەڵ هەرێمی کوردستان زەحمەتەکە بە جۆرێک لە جۆرەکان بڵێن وەها نەبینرێت بەلانی کەمەوە کە پشگیریەک لە ئیدارەی ئێستای ئەمریکا بۆ ئەو جۆرە هەوڵە هەیە ئەوەشی کە ڕەنگە هۆکارێکی تر ئەوە بێت کە ئەمە بۆ خۆی وەکو ئەمرێکی واقع دەچەسپێ و جێی خۆی دەکاتەوە چونکە لە ڕابردووشە حکوومەتی عێراقی بە گشتی زۆر بڵێن ڕووی خۆش نەبووە بەرامبەر بە پێدانی کەرتی وزە لە هەرێمی کوردستان بەڵام ئەوەشی کە گرنگە بەڕاستی ئەوەیە کە دەبێت ئەو سیاسەتی چۆن ئەڵێ سەنگەر لە یەکگرتن و بارگرژیە کە بە تایبەت لەلایەن بەغاوەوە و پرۆسی گەمارۆدانی ئابووری هەرێمی کوردستان هەیە یعنی درک بۆ بکرێت کە ئەوە دوجار لە خزمەتی عێراقیش نابێت بەهێزبوونی بڵێن هەرێمی کوردستان لە ڕووی بەرهەمهێنانی وزەوە لە خزمەتی بەغداشە بێت و ئەوەشی کە بینیومانە لەم چەند ساڵی ڕابردوو هەرێمی کوردستان بڕێکی باش لەو گازەی کە لە هەرێم بەرهەم هاتووە بڵێن داوێتی بە بەغدا بۆ ئەوەی کە وێستگەکانی بەرهەمهێنانی کارەباش لەوێ سوودی لێوەربگرن تەنانەت هەندێک لەو کارەبایشی کە لە هەرێم بەڕاستە و خۆ بەرهەمهێنراوە هەم دیسان بەشکراوە لەگەڵ ئەو پارێزگا و شارانەی کە لەژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقین بۆی پێم وایە یعنی بەدوور لە بە سیاسیکردنی ئەم مەسەلەیە بە شێوەیەکە لە زەرەری هەردوو لابێت ئەبێت ڕێگەیەک بدۆزرێتەوە بە تایبەت جۆرێک لە نیەت پاکی هەبێت لەلایەن بەغداوە بۆ ئەوەی کە ئەمە وەکو سیاسەتێکی دژبەرانە و
دوژمنکارانە نەبینێت و لەو ڕوەشەوە ئیدارەی نوێی ئەمریکی ئەتوانێت دەور ببینێت واگەر سری هەندێک لەو لێدوانانەش بکەین هەتاوەکو ئێستا بە شێوەیەکی گشتی ئەمریکەکان لەگەڵ ئەوەن کە عێراق سەربەخۆیی ئابووری هەبێت سەربەخۆیی وەزیری هەبێت بە تایبەت لە ئەو بڵێن پەیوەندیانەی کە لە نێوان وەزیری دەرەوە مارکۆ ڕوبیۆ و پێش ڕاوێژکاری ئاسایشی نیشتمانی ئەمریکی لەگەڵ سەرۆک وەزیرانی هەرێما هەبووە ئەو مەسلەیە بڵێن جەختی لەسەر کراوەتەوە بۆیە یعنی پێم وایە وەکو ئەمرێکی واقع ئەو شتە ئەم بڵێن گرێ بەستانە جێ خۆی ئەکاتەوە و بەرە بڵێن بە جۆرێک لە جۆرەکان هیوادارم کە بەرەوە ئاراستەیە بڕوات بۆ ئەمریکەکانش دەوریان هەبێت لەوەی کە ڕێگەیەکی حەل بدۆزرێتەوە نەک بڵێن دژایەتی یەکترکردن لەو ڕووە وەک تێبگەم لە وەڵامەکانی تو ئەوەیە کە ئەمریکا ناوێت لایەنگیری هیچ لایەنێک بکات بەڵام پێشتر هەندێک گوشار هەبوو لەسەر حکوومەتی عێراقا بەرامبەر بە هەرێمی کوردستان کە بیانەوە لەگەڵ هەرێمی کوردستان ڕێکەوەن بەتابەت لە بواری دەستپێکردنەوەی پرۆسی هەناردەکردنەوەی ناوتی هەرێمی کوردستان پێت وایە بە جۆرێک لە جۆرەکان گوشارێک بکا بۆی پسنی ئەو گرێ بەستانش بکە پێم وایە ئەو گوشارە دروست ئەبێت ڕەنگە یەکسەر و خێرا نەبێت بەس هێدی دروست ئەبێت دیسان لەبەر ئەوەی کە ئەمانە کۆمپانیای ئەمریکین لەم چەند مانگەی ڕابردوو لە ڕاستیا لە ماوەی 1-2 ساڵی ڕابردوو لە ئیدارەی بایدنیش هەمان شتمان بینیەوە بە تایبەتیتر لە ئیدارەی ترامپ کە زۆر جەخت لەسەر ئەوەکەن کە ئەو سەرمایە گوزاری و بەرهێنانی کۆمپانیا ئەمریکیەکان لە هەرێمی کوردستان ئەبێ پارێزراو بێت و زۆر هاانی ئەوەشیاندا کە جێگەیەوە بکرێتەوە لە یاسای بودجەی عێراقی کە جێی کرایەوە و پێم وایە ئەو جۆرە تێڕوانینە بە گشتی هەیە و ئەم جۆرە گرێبەستانەش بەرەبەرە یعنی لەلایەن ئیدارەی ئەمریکیەوە بەرەو ئاراستیە بچێت کە بە هەمان شێوە ببینرێت وەکو وەبەرهێنانی ئەمریکی لە هەرێمی کوردستان و ئەوەی کە حکوومەتی عێراق بە جۆرێک لە جۆرەکان ڕێزی لێ بگرێت بێگومان لەلایەن وردەکاریەکەەوە هێشتا دیار نییە و بێ چاوەڕێژ بکەین بزانین کە ئایا پرۆسەی سوود وەرگرتن لەو گازە لە ڕووی هەناردەکردنی بۆ دەرەوە بە فعلی ئەگەر بێت و لە قۆناغێکا و بڵێن ئەو شتە دەست پێ بکات چۆنە بێت و ئایا ئالنگاری و بەرهەڵسکاری عملی و کردداری لەلایەن بەغداوە دێتە سەر ڕێی نایەت هەڵوێستی ئەمریکیەکان چۆنە بێت بێگومان هەڵوێستی تورکیاش لەو بینیا گرنگە وەکو ئەو وڵاتەی کە ئەگەری زۆرە بێتە شوێنی پەڕینەوەی ئەو هەناردەکردنە بۆ بازاڕەکانی دەرەوە بە خودی تورکیاش کە بۆی هەیەکێک بێ لەو مارکێتانی کە ئەم بڵێن گازە سروشتەیە کە بەرهەم دێت لە قۆناغێکا بۆ تورکیا شەناردە بکرێت. زۆر سپاس بەڕێز محەممەد ساڵح لە کۆڵنڤان لە پەیمانگەی توێژینەوەی سیاسەتی دەرەوە. زۆر سپاس بۆی بەش.